سەبار نییە بۆ ژیانی گەنجێک کە سەرەتای ژیانێتی پێکێنانە یاخود بۆ قوتابخانەی کاتوچۆ ئەکات ئەو بڕەپارەیە بەشی ناکات لەبەرەوە ئێمە پشتوانیان بۆی مافەکانیان بۆ بگەڕێتەوە مافێک کە بتوانن ژیانی ڕۆژانەی خۆیانی پێبەرنە سەر لەبەرەوە ئەم داواکاریێوان ئێمە ئەمڕۆ ئەیگەێنین بە دیوانی بەڕێوەبەرەتیمان دیوانی بەڕێوەبەرەتیش بگەێنێ بە وەزارەتی پەروەردە لەبەرەوە ڕاستە ئێمە وەکو شارەکانی کە ڕێژەیەکی زۆر مامۆسای وانەبێژمان نییە بەڵام بە پێ حەدێک ئێمەش لە 200 مامۆسا ئاگات بە هەردوو قۆناغەکەوە کە هەمانە کە ئەمەش لە سنوورەکە پێویستە دەکات کە پشتیوانێکیان هەبێت چونکە مەصرف ئەو کرێی کە پیانە درێت بۆ وانەبێژەکە گونجاو نیە لەگەڵ ئەومانوبوونەی ڕۆژان ئەمان ئەم شتێکی ئەنجامیان ئەم شتێکی ئەیکەن بۆ دەرجێ ئەگرێ بە ئێوە پێویستان بە خزمەتگوزاریەکان و شتەکەی ئەمانە ئێمە پێویستمان پیانە هەموو کاتێک چکە بازێ پسپۆرمانێ ئەو پسپۆرانە کەمە پێشووتر دانەمەزراون کە دانەمەزراون ئەمە بۆتە هۆی کە لە سنوورەکە ئەبێ وانەبێژی بەدەم ئێستا گرفتی لە سنووری گوندەکانی شاخی سوورێن و دەوروبەری بڵین ئەحماوا و تەوێڵە زەخی لەسەر دروست کردوین و کە ڕێژەیەکی زۆر مامۆسای وانەبێژمان لەو سنوورە هەیە ئەمە بۆتەوەی کە قوتابخانەکان دەوامی تیا ڕابۆسێت بەردەوامە تا و کاتی بەرپرس لایەنی بەرپرس بەدەم داواکاریەکانمانەوێت کە دامەزراندنیان گرێبەز بوونمانە چەند داواکەن سوکاری خوێندکاران چین و توێژە جیاوازەکان پشتی تا بەڵێ ئێمە داوامان کردووە لە سەرجەم چین و توێژە جیاوازەکانی هەڵەبجە کە بێن بەدەم داواکاریەکان ماوە چکۆ ئێمە داواکارێکی ڕامان هەیە. سلام